پێشبڕکێی شاجوانی لە قامیشلۆ بەڕێوە چوو. هەریەک بە جۆرێک جوانی خۆی نمایش کرد. لە کۆتاییدا شاجوانی شاری ئەڤین هەڵبژێردرا. ئەویش عادلەیە. عادلە دەڵێت دەیەوێت ناوبانجی بڵاو بێتەوە. شعوري مقلقي مبسوطين ويعني قلبي خوش شعورك انه بركة زمان يعني شعورك قلبي خوش ومشاركة انه يعني اغلبيه في مشاركة يعني هبالي مشجعان نقولوا خواتم يعني شهرت هبه خواتم بشهرم خوش شهرت. بەشداربێکی چێبڕچێی شاجوانیەکە بە تۆڕی میدیای ڕووداوی ڕاگەیاند هەوڵی داوا پلەی یەکەم بەدەست بێنێت، بەڵام دووەم بووە و بەنیازە ساڵانی داهاتووش بەشداری چێبڕچێکە بکەن. تقريبا ما هيك ما محاضر ياخذ كنج بو في مسابقه وباقي له مسابقه بو قلكي خوش بو استاني دركتم متخصص از اول دركبم بس استاني دركتم ديسو خوش بو يعني شعور قلكي خوش انه اول مره افتش الباجاري ما تشدبه واهلي ما قلكي مرتعبين يعني انه الي كاريا متكرن ومره بون وان شاء الله حد صال اما فيتشتي بكررينه. ئیتر لە قامیشلۆ تەنها دەنجی تفەنگ و ناکۆچی سیاسیەکان لە نێوان ئەو شارەدا نابیسترێت. ژنانیش دەیانەوێت با تایبەتمەندێتی خۆیان ڕۆیەکی دیکەی ژیان نیشان بدەن و بڵێن ئەگەر شاو پادشای شەڕ هەبن لە بەرامبەردا شاجوان و قەشەنجیشەن کە دەتوانن خاوەنی قسە و کاریگەری خۆیان.